سڵاتان لەبێت و بەیانیتان باش هیوادارین کە ڕۆژێکی پڕ لە ئەنەرژی و پڕ لە وزە پڕ لە خۆشی سەلامەتی لەش ساغیتان دەست پێ کرد بێت لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارین کە دەستپێکی ڕۆژێکی پڕ لە خۆشیتان هەبێت و هیوادارین کە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن ئەم کاتژمێرەکە ئێمە لەگەڵ ئێوە بین و هەموو ڕۆژێک کاتژمێر حوتی سەر لە بەیانی لە ستۆدیۆی ڕۆژباشی کوردستان 24 من و هاوکارم هاژە هەوڵەدەین زیاترینی زانیاریەکان و هەواڵە ناخۆیەکان جیهانیەکان و بابەتە گرنگەکانی ڕۆژتان پێ بگەێنین. ڕۆژباش هاژە. ڕۆژباش سۆڤان، ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 بەپێی بەرواری ئەمڕۆ ئینشاءالله ڕۆژێکی زۆر باش ئەبێ بۆ هەمووان بە تایبەت ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی یۆگایە و هاوکاتیشە لەگەڵ ڕۆژی جیهانی میوزیکە زیاتر لە 120 وڵات یادی ئەم ڕۆژاکاتەوە بەڵام بە هێمنی یاخود بەبێ هیچ چالاکیەک بە تایبەت چالاکی میوزیکی لەبەر کۆرۆنا. بەڵام ئێمە ئەوەی ئەمڕۆ گرنگی پێدەین ڕۆژی جیهانی یۆگایە تا ئێوە زیاتر ئارام بن دەروونتان ئارام بە هەروەکو بووداڵێت ئاشتی و ئارامی لە ناخی خۆتدا لە دەرەوە بۆی مەگەڕێ بۆیە لە ناخی خۆتانەوە ئاشتی و ئارامی هەڵبژێرن بۆ هیوای ئینشاءالله تەمەتان پڕ بێ لە خۆشی و خۆشگوزەرانی. ئێمەش بڕگە و بابەتەکان دەست پێکەین سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان سۆڤان دەست پێەکات. بەڵێ بەڵام پێشێکە بچینە ناو کورتێک لە هەواڵەکانە ئەوە لە یاد نەکەین کە بە پێی راپۆرتەکانی وەکالەی ناسا بێت دوێنێ لە چەند وڵاتێک لە گۆی زەوی حاڵەتی خۆرگیران هەبوو خۆرگیرانی ئەڵقەیی لەوە ئەچێت لە لای خۆشمان ئەوە هەبێت بۆیە خەڵک وا باشترێکە کە ڕاستەوە خۆ سێری خۆر نەکات بەڵێ پێشبینی ئەوە دەکرێت و ئەم حاڵەتە 66 جار لە سەدەیەکدا دووبارە ئەبێتەوە لە ساڵی 2019 دووبارە بۆەوە هەمان بوو و لەوەش ئەچێت هەر بە پێی هەمان پێشبینیەکان لە ساڵی 2021 دیسانەوە هەمان خۆرگیرانی ئەڵقەیی هەبێت بۆیە ئەگەر پێشبینیەکە دروست دەرچوو ئەوە ڕاستەخۆ سەیری تیشکی خۆر بان نەکەین. بەڵێ فەرموو سۆڤان. هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایدەگەێنێت 20 هێرشی ئاسمانیان بۆ سەر داعش لە حەمرین و مەخمور ئەنجام داوە. مالیس کانگیز گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش ڕایگەاند لە چەند هەفتەی ڕابردوو زیاتر لە 20 هێرشی ئاسمانیان لە چیای حەمرین و دووس خورمات و چەند ناوچەیەکی دیکە لە دژی پاشماوەکانی داعش ئەنجام داوە. ڕاشیگەاند ئەم مانگەش لەگەڵ هاوپەیمانەکانیان لە دوو ئۆپراسیۆنی فراوانیان لە سووریا و عێراق ئەنجام داوە و تەنیا لە ڕۆژاوا نزیکەی 100 ئەندام و چەکداری داعش دەستگیر کراوە. ئاماژەی بۆش کردووە ڕۆژانە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە و عێراق لەبارەی هەڕەشەکانی داعش گفتوگۆ دەکەن. سەرۆکوەزیرانی عێراق ڕایدەگەێنێت پشتبەستنی بودجە بە داهاتی نەوت بەڵگەن بۆ شکستی سیاسەتەکانی پێشووی عێراق. مستەفا کازمی سەرۆکی وەزیرانی عێراق لە میانەی بەسەرکردنەوەی وەزارەتی نەوت ڕایگەاند پێویستە کەرتی نەوت ڕێچکە دروستەکەی خۆی وەربگرێت. دووپاتیشی کردەوە کە کار بۆ دروستکردنی سندوقی و بەرهێنان بۆ نەوەکانی داهاتوو دەکات. مستەفا کازمی ڕەخنەشی لە سیاسەتی پشتبەستنی بودجە بە داهاتی نەوتەوە گرت و گوتی پشتبەستنی 195 بودجەی گشتی وڵات بە داهاتی نەوتە بە واتای شکستی سیاسەتەکانی پێشوو. دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانی عێراق قەدەغەی گەشتە ئاسمانیەکانی تا 27 ئەم مانگە درێژ کردەوە. دەسەڵاتی فڕۆکەوانی شارستانێتی عێراق جارێکی دیکە قەدەغەی گەشتە ئاسمانیەکانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا تا هەفتەی داهاتوو درێژ کردەوە. بەڵام قەدەغەی گەشتە ئاسمانیەکانی خاچی سوور و گەشتی فڕۆکەی تایبەت بە گواستنەوەی یارمەتیە مرۆیەکان و پزیشک و فریاکەوتن و سەربازی و کارگۆ ناگرێتەوە. ئەمە لە کاتێکدایە بە پێی ڕێکخراوی جیهانی فڕۆکەوانی شارستانی 71 وڵات سەرتاسەری جیهان وادەی دەستپێکردەوەی گەشتە ئاسمانیەکانیان دەستنیشان کردەوە. لە تەقینەوەیەکدا لە عەفرین 6 کەس بریندار بوون. سەرچاوەیەک لە عەفرینی ڕۆژاوای کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند. تەقینەوەیەک لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو لە سەنتەری شاری عەفرین ڕوویدا و لە ئەنجامدا ژمارەیەک کەس بوونە قوربانی. هاوکات ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەاند لە تەقینەوەکەی عەفرین 6 کەس بریندار بوونە کە یەکێکیان منداڵ. کورتێک لە هەواڵەکانمان پێشکەشکردن دەچینە ناو ناوەڕۆکەوە.
هەموو ناوەندە تەندروستی و پزیشکیەکان و ڕاهێنەران کۆکن لەسەرەوەی کە یۆگا کاریگەری لەسەر ئارامبوونەوەی ڕۆحی مرۆڤ هەیە و دڵ و دەروون ئاسووداکات. ڕاهێنەرێکی یۆگا ئاماژە بەواکات یۆگاکردن لە سەردەمی کۆرۆنایە بە تایبەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر گرنگ و کاریگەرە چونکە دڵەڕاوکێ و ترس ناهێڵێت کە هۆکاری سەرەکین بۆ توشبوونی مرۆڤ بە کۆرۆنا. یوگای گرنگیه که گلک های بو وی سردمی چونگو از بینم وی سردمی دا خلقی گلک استرس یا های فکرین وانا گلک گردایوه نخوشیه نم اش بر هنده یوگا گلک یا گرنگه که مروف هست بآرامیه بکرد و مروف پتر باوری بخواه بیتن مروف خوب پتر البر نخوشی ها بگریتن. وان گرنگترین صفات اولنک مروفیت یوگای دا کو ادبنا اگر آرامی ها مروفی گله کسانه هندک صفات النکهانه او صفات ادبنا اگر نه آرامی ها مروفی و یوگا جی هدف وی آمازن اما که مروفی آرام بیتو حس خلمی خوب کرد که ما گلک و کلین کرینل سروان هستا اول دف مروفی که هفته صاده او نخوشی تینا مروفی گردای وان هستانه اجبر هنده یوگا اوان هستا و وان هزرا قبیل ناکد اوید یوگا کن یعنی والواناتت اتوماتیکی اف هستانا من نلنک چونکو حش آرامی خود کن و حش سخلمی خود کن. از بین وی سردمی دا کد سردم کرونا دا یوگا زور یا گرنگه بو جیهان همیه تایبتی بو ما کردا کو ام فکرن ما همی تک چوینه و ما گلک آریشن دی هنه یعنی نه بس گل آریشا کرونا ما گلک آریشن اقتصادی هنه ما گلک آریشن دی هنه جبر هنده یوگا زور یا گرنگه دا کو سخلمی ما تک نچید درونه ما تک نچید شیرتام بو هر افراته که اوه اب خوب لبه بیتا پال پشت بخو بو سخلمی خو بو آرامی خو بلا تجال هیویا هنده نبید کسک حیاتا به خوش کرد بلا اب خو جیانا خو خوش کرد و برف پیش و بچی تو خوب واسطی نید بو آرامی خو بو آواکر ناناخ خو درون خو سخلمی خو بەڵێ هەروەکو بینیمان لەو پاکێجە جوانە ئەو خانمە لەگەڵ یۆگایە بێگومان ئارامیە بەخشێ بە دڵ و دەرونی ئێمە و بینەران و بیستەرانیش ئەگەر بیستەرانیش گویان لە میوزیکەکە بوو بێ بۆیە بە تایبەت ئافرەتان کاتێکە یۆگا ئەکەن هێندی تر ئارامترە بنەوە بە تایبەت لەو
سترێسی و دوودڵیەی کە هەیەە. بەڵێ و یۆگا هەرچۆن وەرزشێک بۆ جەستە هەیە یۆگاش وەرزشێکە لە نێوان جەستە و دڵ و دەروون و ناخی ئێمەیە ئەوە پەروەردەکردنی دەروونە و ئەمەی تر لە ڕووی لەش ساقیەوە بۆ لەشە و ئەمە وا ئەکات کە ئەو کەسە بتوانێت لە هەردوولا هاوسەنگی ڕابکرێت ئێمەش بە هەمان شێوە سەبارەت بۆ بابەتە میوانداری زۆر بەڕێز هەمان کەسمان کردووە کە هێلبین غەزالی ڕاهێنەری نێودوڵەتی یۆگایە کە لەگەڵمان ئەبێت و کۆمەڵە پرسیارمان سەبارەت بە یۆگا هەیە لە بەڕێزیان کە لێ ئەەکەین و یەکەم پرسیارمان بەوە دەست پێکەین و ڕۆژ باشی لێکەین ڕۆژت باش هێلبی خان پێمان بڵیت کە هۆکار و حکمەتی یۆگاکردن چییە؟ بله یوگا یا زور یا گرنگه بو ژیانەمە هەمیە و گرێدای ژیانەمە هەمیایە یوگا کارتێکەکە geleka mezin heye li ser rawiştên mirûvî ku rawiştên mirûvî çi azitaya sîfetê mirûvî çawana û çend mirov yê serkeftiyê gel kesê dewroberê xwe ew kesên berdewam rahênanên yogayê dikin ku ew fêrî bên firehiyê bin naxêwanaya arame şêwekî gelekî baştir û asantir jiyana xwe pirêve dibin her wisa ku ew kesên yogayê berdewam dikin heş lêborînê dikin heş rêzgirtinê dikin her wisa derûnê wan heş rastiyê diketin çunku ev sîfetên hene hemî dibine egerê aramiya mirivî û ew kesên berdewam yogayê dikin hes dikin herdem naxê wanayê aram bît ji ber hindê hejvan sîfeta dikin û bi taybetî ku bû vî serdemê em nûketê da dijîn em dibînîn ku gelek hevrekiya heye gelek kes girêdayî مظاهرانه ku naxê xwe û sexlemiya xwe piştgoh vehavêtiye ji ber hindê ku yoga nîşa mirivî te kesek gelek kes çêt bît hebin dewlemend bin naxê wan neyê aram bît yan gelek kes hebin serkeftî bin ne dilxûş bin yan gelek kes hebin ku karê xwe da pilêmberz hebin belê ba hest û hezrê wanat aram nebin ji ber hindê yoga berî van hemî tişta heskek ku miriv yê sexlem bît û miriv yê aram bîtin بەڵێ هەلبین خانجارە پێم بڵێ ئەو نازکی و لە سەرخۆیەی تۆ کاریگەری یۆگایە لەسەرت و بە تایبەتیش بۆ ئافرەتان ئاوا ئاکات یان بەبێ جیاواز یعنی بۆ پیاوانی ژوا بێت یان ئافرەتان زیاتر نەرم و ناسکە کاتەوە یوگا بو چونکو یوگا گرێدای سەخلەمیە مرۆڤیە یوگا درسە بۆ پیاوان بیت یان بۆ ئافرەتان بیت هەر تشتێکی گرێدای سەخلەمیە مرۆڤی بیت و گرێدای ئارامیە مرۆڤی بیت چ پیاو بیت یان جن بیت چ جیاوازی تێدانینە بەڵێ بە تایبەت ئافرەتانی دووگیان چی ئەوان ئەتوانن سوود لە یۆگا وەربگرن و ئەگەر ئەتوانن ئایا ئێوە هیچ شوێنێکتان هەیە بۆ ڕاهێنان بۆ ئافرەتانی دووگیان ڕاهێنانên تایبەتێت هەین بۆ ئافرەتên دووگیان چونکو یوگا ئەو شێوێ جوڵاندنا لەشیە و نەرماتی تێتەکردن ناوەکی وەرزشادیە ji ber hindê afreta dugiyan şêtin şêwekê gelekê asan va rahênana encam detin gelek cara afreta dugiyan çunku gelek guhorên nav leşê wê de peyda dibin tu jî gelek nexweşiya dibin tu jî gelek afret tu jî nexweşiya şekerê dibin gelek afretên heyn ku wekî bêhêz bin lawaz bin yan hest bi gêjbûnê dikin yan giranî kevîte ser pişta wana yoga heta radeyekê gelekê mezin harîkarek û afreta bidigiyan ji van nexweşiya dîr kevît û hest bi aramiyê biket بەڵێ هێلبین خان لە هیچ قۆناغێکە مەترسی دروست دەکا بۆ سەر ئافرەتانی دووگیان یاخود ئەگەر بڵێین باشترە چ کاتێک و لە چ قۆناغێکە یۆگا زۆر بکات ئافرەتی دووگیان ئەو گرێدای هەندەیە ئەگەر ئافرەتێک چجارە وەرزش نەکردبیتن بەس وێ فترەکو یا دووگیان بیت وەرزشێ بکات دوێ دش مانگا چارێ دەست پێ بکاتن حتا مانگا ئەخیرێ درستە ئەگەر هەندێک ئافرەتیت هەین و بێژین یا بەری هەنگی وەرزشا کردی ئەو تشێ دەست پێ بکات دەست پێکل هەیڤە ئەول دەست بکات حتا یا ئەخیرێ و هەروسا من تێبینیەکە هەی بوان ئافرەتە ئەوێن دووگیان
کو حتی نو کم کو ناف جواکه مده حسایه او هزرد کن کو آفرت ابدوکیان هندی بشید خارنه بخود یان هندی بهنا خو بعدت کو پرینتخار هاد نو چونه بکد باشترم کو از بجم افتشته گله که خلطه آفرت ابدوکیان پیتوی ورزشیه پیتوی هات نو چونه پیتوی راهنان نیوگایه چنگو گله گهور این نو جسمه دا پیداد بن هورمونات جسمه وانا تکچن هست بن آرامیت کن یان هست تورابونت کن آن کشالشی وانا گله زیدت بیدش بر هنده از بجم آفرت ابدوکیان گلک پتر پیتویش کسی که نرمال که خارنه که گلک که بجین جدول خارنه هبید خارنوی اب نظام بید یا برنامه خارنه هبیدن که کمیا خارنوی کم بید خارنه پتر ویتامین و پروتین و معادن بن نک او خارنه بن ای بضرر چون که گلک جا من گله بویه که آفرت بیجن هکر دوگیان بن هچی تشتویا بخود بس افتشت گلک خلطه او کارتی کرنید که سر بچیکی و که سر دیکی کو استخلامیان هر دو گایا باش نبیدش بر هنده راهنا او کسن ام راهنان نیوگای پیتکین ام بو برنامه خارنه استخلام جدانین چنگو گلک آفراتیت هین یعنی بچی که وانا نه استخلامه اگر بجین او نخوشی اوید بو آفرات بو بچی که چید بین کود بجن هندک نخوشیت هین ویراثینه اویجی ایکش وان کارتی کرنا اگر دیک یا بدوگیان بیدو خارنان نه استخلام بخود کو اف خلیت منت نفلش بچی که دا حتی ماصن بجید یعنی گلک توشی نخوشیات بیتن بله هل بین خان جنابت وکو راهنەرێکی نێودەوڵەتی خودی خۆت چەندێک دەبێت کە دەستت کردووە بە یۆگا بە شێوەیەکی پراکتیکی و فەرمی بە شێوەیەکی ئەگەر پەیمانگایەک هەبێت ئێوە سەرپەرشتی ئەکەن و چەندێک خەڵکی کوردستان پێشوازی لەو وەرزشە ئەکەن خلکی کردستان نو که اوجی گلک فری یوگای بینه چونکو اوجی نو که بوانا دیار با کو ام همی پیتوی پندینه کو درونه خو آرام بکین کو مشک خو آرام بکین سخلمی خو پارزین اوجی یعنی نو که حش هندید کن و فری هنده بینه کو یوگای بکن چونکو یوگا گلک سخلمی مروی گلک باشتر لید کردن هر روزا یعنی ما چند خالقت گرنگت هند یوگا دا نه بس گله کست هین ورزشیت کن یا خارنک ساخلمت خون افک تنه بس لینه یوگا نشا مروی دتن کو هزرین مروی و هستن مروی جی گله که برای پیک بن چونکو نیوا خوشی جیانا مروی هزرین مروی نه اگر هزرین مروی پوزیتیف نبن یان مروف بو کسی برانبری خوی پوزیتیف نبیتن اوه کارتی کرنه گلکل ساخلمی ها مروفید کدش بر هنده راه نانن یوگاین مدیتیشن گوهاری کاری ها مروفید کن فکرین مروفی گلکت باش بن و استخلامی ها مروفی باشتر بید هر روزا راه نانن مدیتیشن گوهاری کاری ها هندید کن که هستن مروفی جید باش بن مروفی چجورا هستن خرابو کسی برانبری خون نوین وکی او تورابون یان کرب جیوابون یان دودلی یان ترس کو اوه همی او هستن کارتی کرنه که گله گله که مازن سخلمی هم روید کن کو الوی سردمی کو گله کس الدمه که عمره که کم توشی گلک نخوشیات بن اوش اگر هنده نه کو سخلمی هم روید تک چید شبر هنده راهنان نیوگای مرویش فان هستاجی دیر تخن وال مروید کن کو سیستم لشه مروید گلک یه درس بیت و یه جوان بیت سخلمی مروی باش بیتن درون مروی هری آرام بیت بله هل بین خان اگر پیامی خود ما پی بلی لسر افرتان چون یوگا بکن یا به تایبتیش افرتانی دوگیان پیامی تو چیه باید؟ بله ما گلک راهنان گرنگت هن با آفرت دوگیان تایبتی کو آفرت دوگیان و فتره دقا بارزگه و نمازن بید کو هنا سنا گهی تناف لشوان همیش بر هنده گلک جا هست بگیش بونید کن یا انگازن داشت هندید کن کو خارنوان آب شوه که درست نهایده هرس کرن ما راهنان تایبت ید هناسه هین کو
هەناسەوانە بێدارێک ئێخستن gelek جارە هەکەر ئەم بین ئافرەتێن دوکیان و مشکلات گەل هەناسێ هەیە هەناسەوە بشێوەکێ نورمال ناهێت و بچیتن هەستە بێنتانگیێتکەن ڕاهێنانên هەناسێ gelek هاریکاریە ئافرەتێتکەن کوژێ نەخۆشیە خلاص ببن. باڵێ هێلبین خان لە یۆگایە دوو جۆر هەیە هاتا یۆگا و ڕاجا یۆگا ئەبێ هەر کەسێکە یۆگا دەکات هەردوو شێوازەکە لەگەڵ یەکدا ئەنجام بدات یان مەرجنیە تەنها هاتا یۆگاکات و ڕاجا یۆگا ناکات لەو هەشت خاڵی کە هەیە هاتا یۆگا خۆت شارەزاتری لەوە بەڵێ هاتا یۆگا پتر گرێدایوی سەردەمیە و هاتا یۆگا هەمی بەش تێدا هەنە و ڕاهێنانên جەستەیی تێدا هەنە ڕاهێنانên دەرونی تێدا هەنە ڕاهێنانên بێژین و مانترا مودرا ئەوان و مرۆڤان ڕاهێنانە بکات بۆ کەسێن دەوروبەرێ خۆ پتر بشێت شتێکی بگەهێنیتن یان پتر مرۆڤی ثێقە بخۆ هەبێت ئەف هەروسە پانە یا مایەتەک و ڕاهێنانên هەناسێ هاتا یۆگا پتر نوکە خەڵک هاتە یۆگا دکات بۆ وی سەردەمین پتر یەکونجایە ئەو جوورێندیەن یۆگای گەلک جوورێندیەت هەین ئەو گەلک پتر مدیتیشنن یان هەندێک گەلک گرێدایی هەندێناوەکی پزیشکی و بەرێ گەلک کەسە عیلاجا خۆت کرد پڕێکا یۆگایە پڕێکا وان ڕاجا یۆگاویەتی بەس هاتە یۆگا بۆ وی سەردەمی گەلک یەکونجایە. بەڵێ هێلبن خان هەوڵ نەیاوە لەم کاتێک کە سەردەمی کۆرۆنا ئەو دۆخی کە دروست بووە قەدەغی هاتوو چۆیە خەڵک کەمتر ئەتوان بچنە هۆڵەکان هەوڵ نەیاوە کە لە ڕێگەی سوشیال میدیا بێ یاخود بە ڕێگەی ئۆنلاین بێ وانە بڵیتەوە بە ئافرەتان بە تایبەت یاخود بە هەموو هاوڵاتیانیش کە لەم دۆخەیە هەست بە ئارامی بکەن بەهۆی یۆگاوە. بەڵێ یۆگا چونکو ئێکش وان جوورێن ڕاهێنانە کۆ مرۆڤ تشێت ماڵ بکات شێوەکە گەلەکی ئاسان کۆ مرۆڤ پێتوی هۆڵێن وەرزشی نابیتن چەند ڕاهێنانەکێت بێژین گەلک ئاسان هەمی کەس شێن بکەن کەسێت دانامر شێن بکەن کەسێت دوگیان شێن بکەن ئەو کەسەت شێن بکەن ئەبێن چجۆرە وەرزش نەگریت شێن ڕاهێنانێن یۆگای بکەن چونکو ڕاهێنانێن یۆگای 95% ئەون کو بۆ فەقەرا پشتێ و بۆ هەستیە پشتێ و بۆ مێلاکا مرۆڤی و بۆ وان شتە گەلێکت سەخلە من هەمی کەس شێن ماڵ ئەنجامدان ئیشبەر هەندێ یعنی ئەژی وی شێوەی من ڤە ئەس نیشە خەلکی بدەم کۆت vê فترێدا سەردەمی کۆرۆنایدا کوشینە بمینەت ماڵدا و هەر گازنداش وەضعی خۆ بکەن و نە ئارام بن بلۆ بچێکێ کارکەم بۆ سەخلەمیە خۆ سەخلەمیە خۆ بە گرێدایم بچێکێ ڕاهێنانên یۆگایە بکەن چونکو ڕاهێنانên یۆگایە gelek هاریکاریە مرۆڤی دکەن کۆ مرۆڤ مەشەکلا دیرکەوێت یان شێوەکە gelekî ئاسانتر مشکلên خۆ حەل کرد. زۆر سپاس هێلبین خان کە لەگەڵمان بوویت ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی یۆگا کە جەنابیشت ڕاهێنەرێکی نێودوڵەتی یۆگایت هیوای سەرکەوتن بۆ کارەکان و ڕووکردنی خەڵک زیاتر بۆ ئەم وەرزشە کە لە ڕووی تەندروستیەوە زۆر سوودی هەیە. زۆر سپاس لەگەڵمان بووی دەچینە لای پەیامنێرمان هێمن حوسێن لە هەولێر و پەیامنێرمان لەوێەوە وەردەگرین. ئەم کاتت باش هێمن هیوادارین کە تەندروست باش بی پێمان بڵێ زانیاریەکان چین لە لای تۆ. سپاس بەیانیتان باش دیارە لە ڕۆژەوی شاری هەولێردا ئەمڕۆ وەکو ڕۆژانی ڕابردوو پرسی کۆرۆنا و کۆڵێ پرسە هاوبەشەکەی ئێستا لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە بەرەوکی خەڵکی گرتووە ڕۆژ بە ڕۆژم پەتایە ڕوو لە هەڵکشانە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ئەوەی تایبەت بێ بە شاری هەولێر 19 کەس توشبوون بە ڤایرۆسەکە واتە 19 حاڵەتی نوێ لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کراوە و حاڵەتێکی گیانە دەستدانیش بە ڤایرۆسی کۆرۆنا بە هەمان شێوە لە هەولێر تۆمار کراوە هاوکات نزیکی 35 کەسی دیکەش چاک بوونەتەوەوانی کە پێشتر نەخۆش بوون و کەرەنتینە کراون یاخود لەژێر چاودێری تەندروستی دابوون حاڵەتیان ئێستا جێگیرە و گەڕاونەتەوە نێو کەسوکار و خێزانی خۆیان هەر ئەوەی تایبەت بێ بە پرسی کۆرۆنا لە هەولێر ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سنووری پارێزگای هەولێر ماوەی چەند هەفتەیە کە هەڵمەتێکی نیشتیمانیان دەست پێ کردووە بە ناوی هەڵمەتی خۆپارێزی کە تێیدا ڕێنمایی و هەروەها هۆشیاری خەڵک دەکەن و هەروەها هەوکات دەستکێش و دەمامەیەک لە شوێنە گشتیەکان و بەسەر کاسبکاران و هاوڵاتیاندا دابش دەکەن. ئەم ڕۆژ بە هەمان شێوە لە کاتژمێر 6 ئێوارەوە هەڵمەتەکەیان دەست پێ دەکات کە هەولێریان دابشی چەند بازنەیە کردووە. ئەمڕۆ بازنەی چوارەمی
ئەو هەڵمەتەیە دەست پێ دەکات کە ناوچەی عینکاوە دەگرێتەوە لە شاری هەولێر. هەر سەبارەت بە یاخود با بڵین ئەمڕۆ دیاردەیەکی گردردونی ڕوودەدات کە بە خۆرگیران لە جیهاندا ناسراوەکو ناوی دەبن کە چەند ساڵ جارێک ئەم دیاردەیە ڕوودەدا. هەولێریش ئەمڕۆ بۆ کاتژمێر 8:30 تا کاتژمێر 10 لەو نێوەندەدا خۆرگیرانەکە دەست پێ دەکات کە بەپێی ئەو زانیارانی دەستێمە کەوتووە لە بەڕێوبەرایەتی گشتی فەرمانگەی کەشناسی و هەروەها هەبوومە لەرزەزانی باستەوە دەکات کە خۆرگیرانێکی نیمچەیی دەبێت 34% دەبێت واتە بە شێوەی هیلال دەبێت. هاوکات سەبارەت بە ئەوەی پەرلەمانی کوردستان ئەو زانیارانی بەردەست کوردستان 24 کەوتووە باز لەوە دەکەن کە ئەمڕۆ ڕاگەیاندراوێک دەبێت یاخود کۆنفرانسێک دەبێت لەبارەی ئەوەی کە کارەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە دوای ئەوەی کە چەند حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لە نێو پەرلەمانی کوردستاندا تۆمار کرابوو. ئەمڕۆ 14 ڕۆژ یاخود 15 ڕۆژ بەسەر ئەو بەروارەدا تێپەڕێ و هەوڵ دەدرێت دانیشتەکانی پەرلەمان دەست پێ بکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ هێمن حسێن کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ ئەمڕۆ ئێمە تەوەری سەرەکی بەرنامەکەمان تایبەت کردبوو بە یۆگا، بەڵام پێشۆی بچینە تەوەری پرۆگرامەکە ئەچینە لای پامنێرێکی دیکەمان کە دیار جەمال لەگەڵمانە بێت لە سلێمانی و بۆ زانینی ڕەوشی سلێمانی و هەروەها زانیاریەکان لای دیار چیە بێت. سڵاو لەبێ دیار، پێمان بڵێ ئایا سلێمانی ئێستا لە چه بارودۆخێکایە، زانیاری نوێ لای تۆ چییە؟ بەڵێ هاچە سلااوت لەبێ من ئێستا لە پێش بارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستانم. شەوی ڕابردوو کاتژمێر 11:38 خولەک با دیاریکراوی بە پێی و زانیارێنە کە دەست کوردستان 24 کەوتووە لەلایەن ئۆتۆمبیلێک لە جۆری بڵین توێتا کە قەمەرە بووە تەقەی ئاراسەی بارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان کردووە. زیاد لە 16 فیشەک بەر بینای بارەگاکە کەوتووە و دوایەوە ئۆتۆمبیلەکە بۆ شوێنێکی نادیار هەڵاتووە و دوا بە دوایەوە هێزەکانی پۆلیس ئاسایش گەشتونتە شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەی کە ئەو کەسان دەستگیر بکەن کە تەقیان ئاراسەی بارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان کردووە، بەڵام تا ئێستا کەس لەسەر ڕووداوەکە دەستگیر نەکراوە. ئەوەی هەیە کە پەڕاوی لێکۆڵینەوە کراوەتەوە و لێکۆڵینەوەی وردەستی پێ کردووە بۆ ئەوەی کە ئەنجامدەرانی تەقەکەرەکان ئەنجامدەرانی تەقەکان دەستگیر بکرێن و ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. هاژەمێ باسەوە بکەم ئەمە یەکە مینجار نییە کە تەقا ئاراسەی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستانەکرێت لە سلێمانی و بۆیە لێکۆڵینەوەی وردەستی پێکرۆ تاوەکو بە زووترین کاتەوە کەسان دەستگیر بکرێن. من جیاواز دەمە باسەوە کەم کە دەمە سەر دۆخی تەندروستی، ڕەوشی تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانی زۆر خراپە و ئەو بوو شەوی ڕابردوو زیاد لە 196 حاڵەتی دیکە لە سنووری پارێزگای سلێمانی توشبوون بە کۆرۆنا تۆمار کرا. ئەمە شوای کرد حاڵەتەکان ڕوو لە هەڵکشان بکەن و کارمەندانی تەندروستی نیگەرانی دەربڕن لە بەرامبەر بەرزبوونەوەی حاڵەتەکان و هەر شەوی ڕابردوو بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید تاهیر والی عەلی بەگ ناڕەزایی دەربڕی لە بەرامبەر ئەوەی کە ئەمجاری وهەیە بەریەکەوتنیان دروستە بێت لەگەڵ خەڵکان لەوەی کە نەخۆشێنە نەخۆشخانەکان توانای وەرگرتنی نەخۆشیان نەماوە. ئەمە شوا دەکات کە گیانی کارمەندان و پزیشکان بکەوێتە مەترسیەوە و داوایان کرد کە بە زووترین کات مەسەن نەخۆشخانەکان ئەمنیەتی زیاتر پارێزراو بێ بۆ ئەوەی هیچ بەریەکەوتنی لە نێوان ئەمان و نەخۆشەکاندا دروست نەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ دیار کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانە. بەڕاستی هەموو ئەو زانیاریانەی کە ئەمڕۆ لە سلێمانی هەبوو لەلایەن پامنێرمانەوە گوێبیستی بووین و زانیمان کە ئێستا لە چ دۆخێکدا سلێمانی دووبارەوە یینەوە سەر ئەو تەوەرەی کە ئەمڕۆ ئەمانوێت زۆر گرنگی پێبین کە لەم دۆخە گرژ و ئاڵۆزەیە بتوانین کەمێکیش بێت لە ڕێگەی یۆگاکردنەوە بێت ئارامی بەدڵ و دەروونمان بەخشین. بۆیە ئێمە بۆ گرنگیدانی زیاتر بەم ڕۆژاوە بەم بابەتە کە ڕۆژی جیهانی یۆگایە میوانداری بەڕێز کۆنسوڵی هەندستانمان کردووە لە هەولێر کە بەڕێزیان چاندرا مۆلی کۆمار لە ناوستۆدیۆ لەگەڵمانە بێ و ئێمەش پرسیارەکانی ئاراستاکەین. بفەرموویتە ئێرەوە بکەم.
مۆڕین ئەمانەوە سەرەتا ئەگەر پێمان بڵێ یۆگا لە لای ئێوە چیە گەێنە بەتایبەت کە لە ئێوە دەستی پێکردو سەری هەڵاوە پەناسێکی کورتی یۆگامان بۆ بکەیت و ئەو ئارام بەخشیە چییە کە وای کردووە لە یۆگاوە هەموو کەس هەستی پێ بکات. Thank you for having me on the show. سپاس بۆ And today we are celebrating the 6th بانگێشکردنم بۆ ئەم ڕۆژە تایبەتە کام ڕۆژی تایبەتە a different time now. ئێستا کاتێکی جیاوازە و دەزین Coronavirus. بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا پێم وایە Important thing کە of India, yoga and Ayurveda. دوو خاڵی زۆر گرنگ لە هندستان هەیە ئەویش کەشوهەوای هندستان هەروە یۆگا یۆگا دەتوانێت بەرگری جەستە زیاتر بکە هەروە دەتوانێت کۆنتترۆڵی بیرکردنەوە بکە تایبەتی لەم کاتێک ئێسا بەڕێکتەرانیی گەورە بووینەتەوە زۆر سپاس بە بانگێشکردنم با باسی مێژوی یۆگاتان بۆ بکەم یۆگا دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەو کاتی کە هندستان نەی دەزانین بنووسێ یا هەندیەکانیان دەزانین بنووسن ئەمە یۆگا ژیا لە ڕێگەی ئاخاوتنەوە و ئاماژەدانەوە بۆ چوونەکانمان دەگەیان یاخود ئەو ویستان یا ئەو داخوازانی هەمان بوو دەمانویست بیگەێن دواتر خەڵک دڵێ 5,000 ساڵ لەمە پێش دواتر بەڵام دواتر بەرەبەرە یۆگا پێشکەوت و ئێستا ئەو یۆگایە کە دەبینی بەڵێ هەروەک ئەم وەرزشە ڕەسەنایەتیەکەی بۆ ئێوە دەگەڕێتەوە کاتێکە ئەبێتە ڕۆژی جیهانی یۆگا ئێوە بە بۆنەی ئەم ڕۆژەوە چ چالاکیەکتان هەیە کە ئەنجامی ئەدەن چالاکیەکان چین لە کۆنسوڵخانە بە تایبەتی لە کاتی ئاسایدا ئێمە چەندین هەموو ساڵانە چەندین مەراسیم و بەرنامەی تایبەتمان هەیە ئێمە لە لێرە لە پارکی سامی عەبدوڕەحمان سای ڕابردوو مەراسمیش تایبەتمان ڕێخست لە سلێمانیش و لە دۆکیش بەڵام لە سەردەمی کۆرۆنادا ئێمە نەمانتوانی هیچ بەرنامەیەکمان هەبێت بەڵام ئەم ئێوارەیە لە کاتژمێر 4 بە شێوەیەکی ئۆنلاین هەموو کارمەندەکانمان لە ڕێگەی فێسبووکیشەوە پەخشی دەکەین هەروەها لە کۆنسوڵخانەش وانەی یۆگامان بە بێبەرامبەر هەیە دەزانم کە وەرزشی یۆگا زۆر داخوازی لەسەرە چۆن ئەتوانن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بە تایبەت لە کاتی چالاکیەکانتانە هەرچەندە چالاکیەکانتان سنووردا کراوە بەهۆی کۆڤید-19 بەڵام چۆن ئەتوانن ئەو ڕێنمایە تەندروستیانە جێبەجێ بکەن هاوکات لەگەڵ بوونی ڤایرۆسەکە. بەڵێ ئەمە هاوکاری زۆرە بە تایبەتی لە سەردەمی کۆرۆنادا با من بە وردەکاری باسی یۆگاتە بە چەند وشەیەک هەیە کە باس دەکات چۆن ئێمە لە یۆگا بە تاواتی بگەین یەکەم ئەوەیە کە ئێمە بتوانین بەسەر هەست و جوڵی خۆمانە کۆنتترۆل بکەین یا زاڵ بین چۆن بتوانین بەرگری جەستێمان بەهێزتر بکەین هەروە چۆن ڕوبەڕووی کۆرۆنا بینە. بەڵێ جەنابتان باسیەوەتان کرد لە کۆنسوڵخانە یۆگا بە بێ بەرامبەر بە خەڵک دەوترێتەوە ئایا پێشوازیکردنی خەڵکی کوردستان چۆن دەبینن بەرامبەر ئەم وەرزشە چەندێک خەڵک ئیستیقبالی لێکا لەلایەن ئێوەوە دێن بۆ ئەوێ؟ دەزانیت کە بەردەوام ئێمە داواکاریمان هەیە بۆ دێت
بەرنامەکەشمان بۆ مای 6 هەفتە بوو ئێمە لە ڕێگەی وەبسایتەکەمانەوە خەڵکمان بانگەشتمان کرد بۆی بەشدار بن و لەگەڵ کۆتای هاتنی ئەم قەیرانش ئێمە بێگومان بەرنامی تایبەتمانە بێت. ئۆکێ هۆکاری چییە وڵاتی هندستان ئەوەنە گرنگی بە یۆگا ئەدات یاخود لە هندستان ئەویان کردو یۆگا ببێتە بەشێک لە ژیانیان ئێستا هیچ گۆڕانکاریەک بەسەر یۆگا هاتوو بە تایبەت دوای ئەو هەموو ساڵە چ پێشکەوتنێکی بەخۆیەوە بینیوە. بەڵێ پرسیارەکە دووبارەکەمەوەیش ئەوەیە کە ئایا بۆچی هندستان ئەوەنە گرنگی بە یۆگا ئاەت چی وای کردووە ژیانی هندستان ببەسرێتەوە بە یۆگا و هەست بەو هەموو ئارامیە بکەن و چه گۆڕانکاریەکی بەسرا هاتووە ئێستا؟ بەڵێ تێگەشتم یۆگا لە هندستان زۆر داخواز لەسەر یاخەت خەڵکیێکی زۆر ئەنجامی دەدا هەروەها نەوە بۆ نەوە گواساوەتەوە من باپیران باپیرانم ئەنجامدا ئەوی باوکیش باماشە باپیری خۆی بینیوە بە هەمان شێوە بنەوە بۆ نەدا بەزیوەتەوە کە وای هاتوو ئێستا بۆتە ڕۆژی جیهانی بۆ دیاری بکرێ خەڵکیی زۆر لە سەرانسەری جیهان یۆگا ئەنجام دەدات تۆ دەبینی لە ڕێگەی سۆشەڵ میدیا لە ڕێگەی تیڤ وای کردووە کە لە هەموو وەرزشی یۆگا لە هەموو شوێ بکرێت. ببوورن ئەگەر کەمێک ئەربیستەکەی چاک بکات هاوکارانمان بتوانن بۆی ئێمە پرسیارەکانی ئاراستە بکەین و بتوانێت وەڵامی ئەوانەمان باتەوە کە لەسەر یۆگا زۆر باشە هەر وەک دەزانین ئت کڕی لاڤ سێشتن کە مرۆڤ ناتوانێت بەبێ ئەوە بژی یۆگایش وەرزشێکە کە شتێکی ڕۆحیە چەندێک ئەم وەرزشە لە عیبادەت نزیکە وەکو عیبادەت نزیکە. یۆگا فەلسەفەیە تەوەکو نزاکردن نییە بەڵکو فەلسەفێ یاساکانی ژیانە من بە خولەکێک دەمێت بە ناوڕۆکی یۆگاتان شی بکەمەوە تۆ دەبینی کەمێک لەمەوە بەر میوانێکتان هەبوو کە باسی یۆگای دەکرد لە دۆکەوە چەند وشەیەک هەیە کە باز لەوە دەکات ناوڕۆکی یۆگات بۆ شی دەکاتەوە هەموو ئەمانەش ئەو فەلسەفەیەکە چۆن بتانی ئایندەیەکی خۆشتر یاگەشاوتر بۆ خۆت بنیادنی ژیانێکی خۆشتر هەروەها تۆ خۆت لە ناو ناخۆتان مرتاح دڵخۆش بێ هەروەها نیەتت پاک بێ هەروەها ڕاستگۆ بێ کاری خراپە نەکەی ئەمان نیەم وشەیەکی دیکەیە ئەم وشانی کە ئێستا پێدەم ئەمانە هەندین وشەی هەندین کە هەمووی مانادارە بۆ یۆگا نیام ئەوەیە کە تۆ ناخێشی پاکت هەبێ هەروەها تۆ خۆت پابند بکەی بە خوداپەرستی بیر لە خوددا بکەیتەوە ئاسانە دوای ئاسان مەقسەدەیە کە تۆ لە کاتی یۆگا چی دەکەیت ئەو جموچۆڵەی ئەنجامی دەێت لە کاتی یۆگادا ئەو ئاستای ئەمە خاڵی سێ چوارەم پەرمایە ئەوە کۆنتۆڵکردنی هەناسەدانت چۆن هەناسە بدەیت ڕەنگە ئێمە نەتوانین هەناسە بەڕاستی بدەیت ئەمە کێشەیەکە یۆگا فێرتەکە کە چۆن بچ شێواشی تەندروست هەناسە بدەیت دواتر پەرتادێدا پەرتاهێدا ئەمە کە زۆر گرفت بۆ خۆ دروست دەکەیت بۆ نمونە تۆ حەزت لە مریشکە دەڵێت نامێ زۆر خوێی زۆر بێ یا حەز لە چایە نادێ شەکری زۆر بێ نابێت زۆر گوێ بدێتە ئەو شتانە تۆ تەنیا بۆ ئەوەی شتەکە بخۆیت زۆر گرنگی بەوە نەدەیت کە داخوازی زۆر بێت
هارانە دێ دوایە one pointed concentration. هارانە ئەو تەرکیزەیە کە لە کاتی یۆگا ئەنجامی دەدەیت If we are doing the show, کاتی ئێسان بۆ بن fully devoted. Okay, we تۆ have to do ئەم it. بەرنامەی دەکەیت If we are تۆ ئەبێ studying, ئەو we have to do کاتژمێرە it. هەموو If we are تەرکیز working, و we have to work سەرنجت So بۆ this ئەو is one کاتژمێر و pointed بەرهێمێنانی بەرنمەیەکی The next سەرکەوتوو is بێت dhyan. دوای ئەوە Dhyan is دیهان هەیە meditation. دەهان ئەو Then we مێدیتیشنەیە go into the trance, we کاتی talk کە to تۆ دەچیتە و ourselves. خەیاڵەوە Why کە do we کاتی come in یۆگاتە this world? What is my role دوای in this بیر world? لە ناو How I خۆدا can لەگەڵ improve خۆتا this قسە world? دەکەیت So ئایا this is the بۆ meditation. ئاماجی بن چی This بۆ is the بێمە seventh سەرم part. ژیان ئەم And ژیانە the eighth and last چی بکەم is the samadhi. دواخاڵ سەمادی Samadhi is ئەوەیە more like yoga of Ka- self. Yoga of یۆگاکردنە لەگەڵ individual خۆتە with the infinite. یۆگا لە نێوان خۆت و It takes you to خواوەندە that level. Then you don't need anything. کە You are تۆ in direct وەکو وڵی communication with the گفتوگۆیەکە most ڕاستە و powerful خۆ force. دەکەیت لەگەڵ خواوەندی So خۆت this is the 8 limbs of ئەمە it. ئەو هەشت خاڵەیە یا And it ئەو can هەشت give you all the قۆناغەیە peace, کە love, happiness. یۆگا ئەنجام یا وەرشی یۆگا پێت دەبەخشێت. ئەم خاڵانەی کە باستان کرد ئەم بەپێی یۆگا بێت هەموو ئەم بەخشندەیە خود ئەم ئارامبوونەوەی ئایا بە ڕۆحی ئێمە کەواتە ئێمە چۆن بتوانین یۆگا بکەین لە چ کاتێکا باشترە بەیانیان ئێوارانیە خود کاتی بۆ نەبێ هەر کاتویستمان ئەو پەیوەندی ڕۆحیە دروست بکەین لە ڕێگەی یۆگاوە. Thank you. سپاس Thank you. It's a nice question ئەوە because پرسیاکی it's زۆر practical for سەرنجڕاکە all of us. بۆ هەمومان دەپشێ Yoga ideally should be done in باشترین the کات morning. بۆ یۆگا بەیانیانە We are clean and we لەبەرەوەی have ئێمە at least to meditation. سەرەتای دەستپێکردنی و But ڕۆژێ no, it can be done in the evening. بەڵام دەکرێت لە If ئێوارانیش we بگرێت have empty stomach, like our last meal is ئەگەر 3 hours. بەڵام بە تایبەتی ئەگەر ئێمە سکمان بەتاڵ بێ یاخود زۆر خواردنمان نەخوارد There are certain postures which بە can be done هەندێک after food خەسڵەت also. هەیە کە دەکرێت لەگەڵ So یۆگا there can be that. And هەروەها there is a basic difference between yoga and gym. جیاوازیشی زۆریش لە نێوان یۆگا و چوون بۆ جیم هەیە You may یا feel tired. هەڵی لەش جوانی But in yoga, you feel لە like هەڵ لەش جوانی تۆ ماندوو yoga دەبیت is not بەڵام like, you know, لە you are یۆگا giving ماندوو pain to your نابیت body. No, تۆ جەسەد ئازار نادەی لە یۆگادا no pain. تۆ هەست بە ئازار ناگەت تۆ You should not overtry to. هەڵ دەدەی ڕۆحێتی خۆت دڵخۆش بکەیت And it can خۆشببختی be done, بگەڕێنیتەوە ناو ڕۆحێتی in the خۆت morning, ناخی in خۆت the evening also. دەکرێت But بەڵام only دەکرێت condition is that بە your ئێوارانی stomach ژووتە is دەکرێت empty. بەڵام بۆ باشتر سوودوەرگرتن ڕەنگە بەیانیان باشتر بێت Nowadays, even without teacher. ئێستاش تۆ دەبینی هەموو کەس پێویست ناکات تۆ ڕاهێنەری شت هەبێت دەکرێت خۆت لە ڕێگەی خۆتەوە هەروە لە ڕێگەی سۆشەڵ میدیا و بتانی تۆ خۆت ببیت بە ڕاهێنەری خۆت پێویستی بە شوێنێکی دیاریکراوە بێ شوێنێکی ئارامە بێ سازانین زۆربەی خانۆکان تا ڕادێک قەپاتە یاخود داخراوە یۆگا پێویستی بە چ شوێنێکە Yoga can be Yoga done in your house. دەکرێت لە in ناو any ماڵی peaceful خۆتا بکەیت place, in لە your هەر corner شوێنێک of بێ house. You لە just need هەر one سوچێکی yoga ماڵ mat. بێ Nothing more is required. تەنیا You تۆ do it بەڕێکی anytime. بچووکت دەپێویستە Only تاوە condition we say that it should be empty stomach. That's ئەم تەنیا وتمان هەرو بەڕێت پێویستە پێویست ناکەشتی تر پێویست نییە چکە ئەوە تۆ یۆگا بۆ کۆنتترۆلکردنی هەست و داخوازەکانی خۆت بەڵێ ئەمانی کە هەش خاڵەکەی کە باست کرد وەکو نیمە ئاسنا و داهارنا ئەمانە سلسیلەن بە دواییەکە زنجیرن یعنی ئەکرێ من داهارنا بکەم بەس ئاسنا نەکەم یعنی ئەم هەشت خاڵە بەیەکەوە بەسراونەتەوە لە یۆگا گرنگن بەیەکەوە بێت Pardon, it is connected to? دەکرێت پرسیارەکەمە دووبارەکە بێت ئەو هەشت خاڵی کە باست کرد وەکو وتت ئەبێ نیما بکەیت ئاسنا بکەیت پرانایاما بکەیت ئەمانە سلسلەن بە دوایەکە زنجیرەن ئەبێت بە دوایەکە بێ یان ئاساییە من پرانمایان ناکەم بەس ئاسنا ئەەکەم Thank you. Thank you. سپاس It's the complete philosophy. ئەمە Eight فەلسفەی things تەواوی are the کامڵی complete philosophy. یۆگایە Not everybody can reach to all these eight. ناکرێ هەموو کەسێک هەموو خاڵەکان جەبەجە بکە بەڵام دەبێت ئامانجمان ئەوە بێت جێبەجێکردنی ئەم خاڵانە بێت Small steps. هەنگاو بە هەنگاو تۆ دەکرێت لە هەنگای بچووکەوە Or pranayam, the تۆ breathing. دەکرێت یەکەم جار پارمایە بکەیت دواتر
ئاسدا It can help us in achieving بەڵام other تۆ higher goals of ئامانجە گەورەکەدەوە بێ جێبەجێکردنی خاڵەکە چاندرامۆلی کە هاتی شتێکە پێبوو لەو حەیەک بوو نازام ئامان چی بوو لە هێنانی ئەمە بوو ئەگەر پێمان بڵێ جگەلەوەش ڕۆژانە خۆ یۆگاکەیت چۆن گرنگی بە یۆگای just, I don't speak Kurdish, so من I زمانی thought کوردی it نازانم better that if we بەڵام can focus it on this. هەوڵدا بەم لەگەڕێن تابلۆیەوە زیاتر بۆ بینەرانی شکەوە نووسراوە با یۆگا بکەین بە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان سوودەکانی یۆگا بۆ تەندروستی دەرونی مرۆڤ تەندروستی لەشی مرۆڤ تەندروستی ڕوح و گیانی مرۆڤ و وەشیاری و بە ئاگایی جیهانی. Thank you. Thank you. Thank you for having me here. سپاس Namaste. بۆ باگەشتکردن لێرە زۆر بەخێر هاتی دووبارە زۆر زۆر سپاس سپاس. زۆر سپاس زۆر سپاس بەخێر هاتی. بەڵێ من بە نەسبەت خۆم بە بەشی خۆم زۆر حەزم کرد کە ئەم بابەتە زۆری لەسەر زیاتر باز بکرێت بەڕاستی چونکە ئێمە زۆر جارێسا هۆڵەکانی لەش جوانی هەن زۆر گرنگی ئەین بە لەش جوانی بەڵام بیرمان چۆتەوە کە وەرزشێکەیە بۆ هەزر و ناخی ئێمە و بەوتەکانی ئەو بەڕێزە ئێمە زانیمان کە چەنێ یۆگا گرنگیکی زیاتریشی هەیە بۆ هەزری ئێمە. تایبەت لێستە شاکە یۆگا ڕێگەیەکی عەرفانی و ڕۆحیە و بە ئەنجامدانی مرۆڤ تەواو ئارام و ئەهوەن و ئاسوودا بێت بەڵام بەهۆی هەوڵەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا ڕاهێنەرانی یۆگا لە جیهان بە شێوەی ئۆنلاین شێوازەکانی یۆگاکردن بە خەڵکەڵێنانی هێشتا ئەتوانین دانا بڕێن لە یۆگاکردن توانین بە شێوەی ئۆنلاین وەکو هەر شتێکی دیکە کە ئێمە ئێستا لە دەوروبەرمان بە ئۆنلاین باڕێوە بین ڕێگە چارێکمان بۆ دۆزیوێتەوە بە هەمان شێوەش کە ئێستا بە شێوەیە یعنی زیاتر لە 6 ملیۆن کەس لە ڕێگەی ئینتەرنێتەوە لەگەڵ یەکێک لە ڕاهێنەرەکان یۆگاکە و بەشدارە بن با ئێمەش بەشدار بین بزانین چۆن ئەتوانین یۆگا بکەین لە ماڵەکانی خۆمانەوە. Hey my darling friends, let's begin standing today at the top of the mat. چی باشە بیدۆزەرەوە؟ ئەمە گوتەی مامۆستایەکی یۆگا لە ئینتەرنێت کە زیاتر لە 6 ملیۆن بەشداربووی هەبووە. میشلەر ڕاهێناری یۆگایە لە ئۆستنی وڵایەتی تەکساس هەفتانە لە ماڵەکەی خۆیەوە وانەی یۆگا بە هەموو جیهان دەڵێت. لیان سوان هەموو ڕۆژێک لە ژووری دانیشتنەکەی لە سکۆتلاند لەگەڵ سەگەکەی یۆگا دەکات و میشلەریش پێیان دەڵێت یۆگا کاریگەریەکی گرنگی لەسەر بیرکردنەوە هەیە بۆ هەستکردن بە خۆشبەختی. And then exhale, mountain pose. So take a moment here to close your eyes and continue to deepen your breath. Yoga practice can benefit. ئەکرێت یۆگا بکەین بۆ هەموو شتانەی پێویستە بۆ تەندروستێکی باش و مشکێکی ئارام و هەستێکی بەسەزانە چونکە تەنها بۆ جەستێکی پتە و نییە ئەشزانین نەرمی نواندنمان زیاتر دەکات و هەڵوەشاندنەوەی ئەو هەڵس و کەوتە جەستەیانە کاریگەری هەبووە لەسەر دوودڵی و نەئارامیمان. هەر بۆیە من دەمەوێت لە ناوماڵەکانی خۆتانەوە هەموو ئەو ڕاهێنان و یاسایانەتان بۆ یۆگاکردن پێ بڵێم. Thing to embrace at home. Quietly whisper to yourself, I trust. بە گوێرەی توێژینەوەیەکی بەشی پزیشکی زانکۆی هارفارد دەرکەوتووە ئەو کەسانی یۆگا دەکەن کەمتر هەوڵی تۆڵەکردنەوە دەدەن لە بەرامبەرەکەیان و کەمتر دووچاری گومانکردن دەبن و یارمەتی دەرە بۆ دوورکەوتنەوە لە خەمۆکی. سوان هاوڵاتێکی سکۆتلەندە و ئەو لەگەڵ هاوسەرەکەی و دوو کچە گەنجەکەی بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا خۆیان کەرەنتین کردووە و دەڵێت باشترین کات بوو کە پێداچوونەوە بە ژیان و تەندروستیماندا بکەین و یۆگاش باشترین یاریدەدەری ئەوە بوو. هەندێک جار ئەگەر بتەوێت پیاسەیەک لەگەڵ ڕۆحی خۆتدا بکەیت پێویستە تەنیا کەمێک یۆگا بکەیت و پیاداچوونەوە بە خۆت بکەیت و خۆت خاڵی بکەیتەوە بۆ ئەوەی خۆتت لەلا پەسەند بێت لەگەڵ خەڵکدا و خۆتت خۆش بێت بەڵام ئەماوە ناگەێنێت هەموو ڕۆژێک و لە هەموو خولەکێکدا پێویست بکات تۆ وا بکەیت. کەسانێکی زۆر لە جیهاندا بە هۆکاری سەرهەڵدانی کۆڤید-19 دووچاری خەمۆکی و ترس و دڵەڕاوکێ بوونەوە بە تایبەت ئەو کەسانەی نەخۆشی درێژخایانیان هەیە یان کەسانی بە ساڵاچوو بەڵام لە ڕێگەی ئەنجامدانی یۆگاوە بۆ ماوەی 2 هەفتە دوور دەکەونەوە لەو هەستە خراپانە و هاوکات بەدەستهێنانی تەندروستێکی باش. When you're practicing, you can know and feel that you're not alone because there are people.
بەڵێ هەر وەک بینیمان یۆگا زۆر یارمەتی دەرە بۆ ئێمە کە خەومان ڕێک دەخات لە سترێس دوورمانەکات لە خەمۆکی دوورمانەکات واوەمان لێکات کە هاوسەنگیمان هەبێت و هەر وەک بینیشمان پێویستی بە زۆر شوێنێکی تایبەت نییە وەکو هۆڵێکی لە جوانی یان چەند ئامێرێک با ئەوەنەی کە ئەتوانین هەمومان زۆربەی زۆرمان ئینتەرنێتمان لە بەردەستایە و ئەتوانین لە ڕێی ئینتەرنێتەوە لە ڕێی ئەو ڕێنمایانەوە ئێمەش یۆگا ئەنجام دەین ئەمەش ئەو بابەتە بوو کە ئەمڕۆ زۆر سەرنجبان خستە سەری و باسمان لێوە کرد هەر بە هەمان بابەتیش کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 هێنا. هەر بۆیە سۆڤان ئێمە ئەوەنە گرنگیمان پێیا لەم ڕۆژە تا دڵ و دەرونی بینەر و بیسەرەکانی پرۆگرامە جوانەکەی ڕۆژ باش ئارامتر بێت و ئینشاءالله هەمیشەش سوپاسگوزار بن بۆ شتانەی کە هەمانە بۆ تەندروستی باشەی هەمانە و لە ناخی خۆشتانە هەست بە ئارامی بکەن بێگومان جیهانیش ئارامەکەی ئێوە وەرەگرێت و بەردەوام هەموو دنیا بەرەو خۆشیە ڕوات و بە هیوای لە شتاقی بۆ هەمووتان هەر شاد بن. ماڵەوە.